باس لە گرنگی ڕۆڵی پەروەردەی تایبەت ئەەکەین لەناو کۆمەڵگە و خێزاندا وەروە گرنگ و ڕۆڵی پەروەردەی تایبەت بۆ ئەو کەسانێک کە خاوەن پێداویستی تایبەتن بۆەوەی ئەوانیش بتوانن وەکو کەسانی ئاسایی هەموو ئەو پەروەردە و ئەو کردانێک هەیە کە بتوانن ئەوانی سوودمەت بندەی ئێمە ئەمانەوەی زانیاری زیات لەسەر تەوەرەکەمان وەربگرین با میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەهەجەت ڕەحمان ڕاهێنەر و سەرپەرشتیاری پەروەردەی تایبەت مامۆستا سڵاو لێبێت و بەخێر سوێنتان باش مامۆستا با سێتا لەوە دەست بکەین کە 29 ساڵە بەڕێزت لەم بوارەدا ئەزمونت هەیە و خزمەت ئەەکەی با پەروەردەی تایبەت ئەمێ باس لە ئەزمونێکی خۆت بکەین لە ماوەی ئەم 29 ساڵەدا. سەرەتا بەیانی ئێوە و بەیانی هەمووی کوردستانیان باش هەرچەند ڕۆژێکیشی بەسەرا ڕۆشتووە پیرۆزبایی خۆم و سەرجەم مامۆستایانی پەروەردەی تایبەت لە ڕۆژی جیهانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت پیرۆزەکەم. من مامۆستا بەهەجەت ڕەحمان خەڵکی گوندی بەڵخێ هەورامانم بە شانازیەوە 29 ساڵە لە بواری مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و خاوەن پێداویستی تایبەت ئایشەکەم. سەرەتا لە ساڵی 95 پێشتر پرۆگرامی پەروەردەی تایبەت نەبوو بەس بەهۆی ئەوەی کە بە حکمی حەزکردن و هەست بە ئەوەی کە بزانم فەراغێک هەیە لە قوتابخانەکاندا بۆ حکمی ئەوەی خۆ تۆزێ دەستی شانۆشم هەبوو لە ئۆپەرێت و شانەوە دەسم لە ئیشکردن دەسم کرد بە ئیشکردن لەگەڵ ئەو کەسانێک کە خاوەن پێداویستی تایبەتن تا ساڵی 96-97 کتێبێک هەبوو گۆڤارێک بە ناوی نەشمیر کە ڕێکخراوی ئەکۆڕن ئیشیانە کرد ئەکۆڕنیانی بەڕوو لەگەڵمان نابوون هاتبوونە هەڵەبجە لەوێ دەسم کرد بە ئیشکردن لەگەڵ ئەو مناڵانەی کە مناڵێک هەبوو کە تەلەبە بوو هەستمە کرد ناخرێتە مەکتەب یا لە دوورە شوێنە دوورە دەستەکانەوەیە دەسم کرد بە شانۆگەریەک کە مناڵێک بوو باسی ئەو نەشمیلە دوورە دێ بوو لە لادەیەک بوو نەیەتوانی بچێتە قوتابخانەوە لەگەڵ باوکو دایکی لەگەڵ مامۆساکان لەگەڵ قوتابیەکانە شانۆگەریەکەوە بوو مناڵەکە ئاسانکە گەیشتنمان بۆ کردی شوکارمان بۆ کرد و خسمانە مەکتەب وێڵچێری هەبوو وێڵچەر سەرەتا وێڵچەر نەبوو لەوێ ئەو کاتە بە تەختە بۆمان دروست کرد و دوایی وامان لێ کرد کە بوو بووە وێڵچەرێکی زۆر باش. باشە مامۆستاگیان بەڕێستان کتێب یان چەند ڕێبەرێکت هەیە تایبەت بە مامۆستایانی پەروەردەی تایبەت و کۆتا کتێبیشان کە لەم چەند ڕۆژەی هەفتەی ڕابردووە دابشت کرد بەسەر مامۆستایان ئەگەر باسێکی ناوەڕۆکی ئەو ڕێبەرانان بڵێ. بەڵێ سەرەتا خۆی هەستمان کرد من تقریبی 10 ساڵە لەگەڵ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ئیشەکەم هەستمان کرد فەراغێک هەیە لە ناو بواری پەروەردەی تایبەتە خۆی 2006 وەزارەتی پەروەردە بە دوو قۆناغی پێش سەرەتایی پێشوەختی پێڵێن لەگەڵ قۆناغی سەرەتاییە بە دوو قۆناغ دەستی پێ کرد هەستم ئەکرد کە فەراغێک هەیە لە ناو ئەو منهەجات هیچ منهەجێک لە بواری پەروەردەی تایبەتە هیچ پرۆگرامێک نییە ئەگەر جەنابەت بڕۆشتای چیتە قوتابخانەیەکەوە خریجی پەروەردەی تایبەتیش نەبی چۆن ئیشوکار لەگەڵ ADHD ئۆتیزم داون شەلل دەماخاکەی خۆی برایانی بەڕێزم چاوی ماجەکەم کاک دکتۆر کەریم مامۆستا ڕەحمان خەڵکانێکی زۆر لەو بوارە شتیان نووسیوە بەڵام لە بواری پەروەردەی تایبەت و لە ناو قوتابخانە نەبوو من هەستام بە هاوکاری ئەو بەڕێزانەی کە شارەزایەکی باشیان هەبوو ڕێبەری مامۆستای پەروەردەی تایبەتم نووسی لەگەڵ وەزارەتی پەروەردە تەوزیعمان کرد بە سەرجەم قوتابخانەکانە هەر لەگەڵ ڕێکخراوی کەمەندامانە سەردانی سەرجەم شوێنەکانمان کرد چونکە من خۆم ڕاهێنەرم لە هەر لە تەوێڵەوە تا زاخۆ بە سوپاسەوە توانم لەوێ بڵێم سیمیناروانە سیمینارمان بۆ کردن بۆ مامۆساکان چۆن بتوانن ئەم ڕێبەرە بەکاربێنن دوای ڕێبەر یەکەم کە وردە خریجی پەروەردەی تایبەت دروست بوو کتێبێکی کەم دانا بە ناوی بنەماکانی پەروەردەی تایبەت بەڵێ کتێبەکانمان لایە دوای ئەوە سێرەکەم ئێمە کە باسی قوتابخانەی گشتگیرەکەین کتێبەکە سێرەکەم بیری بڵێن کەسانی نابیناشم هەبوو ڕاستەوخۆ کەسانی نابینە ئەمە بە برایلە ئەمە کتێبەکەمە خۆی بەم شێوەزە بنەماکانی پەروەردەی تایبەت بەڵام بەم سێ کتێبە اینجا ئەو کتێبەی لێ دەرچووە ئەمە بۆ برایلە بۆ کەسانی نابینا بوون بە نووسینی برایل نووسراوە هەمووی بنەماکانی پەروەردەی تایبەت بەم سێ کتێبە کراوە ئەمە کتێبەکەی پێشتریشمە ڕێبەری مامۆسای پەروەردەی تایبەت ئەمە کەم و کوڕی تیا بوو
بەڵام دوای کەم و کوڕیەکە ئێستا عفو اینجا ئێستا ئەم کتێبەیە بە دوو نووسین بە زمانی کوردی بە زمانی برایل. خۆشبەختانە لە ناو کتێبەکە باسی چیتایە، باسی چۆنێتی هەڵسوکەوت لەگەڵ مناڵێکی ئۆتیزمە، لەگەڵ داونە، لەگەڵ شەرال دەماخە، لەگەڵ نابینایەکە، نابیستێکە، ناگفتێکە، مامۆستا چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکە و دایک و باوک چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکە. یعنی ئەگەر خۆی بڕیارەکەی وەزارەت ئەوەیە ئەڵێ ئەگەر لە قوتابخانەیەکە قوتابی خاوەن پێداویستی تایبەت هەبوو یان نەبوو ئەبێ وەربگیرێ ئەگەر مامۆستایشمان هەبێ یان نا. بەڵام بەعزێ مامۆستا هەیە پێشتر من خۆم خەریکی پەروەردەی تایبەت نیم، من خانە پێگەیاندنی مامۆستایانم تەواو کردو. ئەگەر ئەو کتێبەی من بدرێ بە هەر کەسێک بە دایک و باوکێک زۆر بە ئاسانی ئەتوانرێ ئیش لەگەڵ مناڵەکان نابکەن. زۆر باشە کەواتە با باس لە گرنگی پەروەردەی تایبەت بکەین لەبەرەوەی کە ئەزانین کە ئەو کەسانش کە خاوەن پێداویستی تایبەتن هیچیان کەمتر نیە لە کەسانێکی ئاسایی بۆی کە ئەوانش بتوانن پەروەردەیەکی زۆر باش بکرێن. بەڵام لەوانەیە وەکو بەڕێست ئاماژەت پێکرد کە ئەگەر ئەم ڕێبەرە ئەم کتێبە هەبێ هەم بۆ خێزانەکان هەم بۆ مامۆستاکان لەوەی کە بتوانن پەروەردەیەکی باشتر پەروەردەیەکی گونجاوتر بۆ ئەو کەسانە دابین بکەن کەواتەدا تا چەند پێویستە گرنگێکی زۆر بەم لایەنە بدرێت. بەسپاسەوە بۆ وەزارەتی پەروەردە ئێستا حالیەن پێرێ بەسر پێرێ خەریکی نووسینی منهەجێکن بۆ باخچە. دوای ئەوە ئەو کاتە خۆشم لێژنە ئەبم لەگەڵ یانە بۆ نووسینی منهەج بۆ سەرەتایی تایبەت بە پەروەردەی تایبەت. چونکە من هەر بۆ زانیاری بەڕێستان ئەمە وەکو نوێنەرم لەگەڵ وەزارەتی پەروەردە پرسیارمان گۆڕیوە، پرسیار گۆڕاوە بۆ قوتابی خاوەن پێداویستی تایبەت. ئێستا بۆ نمونە ئەڵێ بۆ ئەم 6 فئە بۆ ئۆتیزم چۆنە، بۆ دواکەوتنی گەشەی ژیری بۆ شەلەل دەماغ چۆنە. جاران مامۆسا زۆر ناڕەحەت بوو کە نەیەزانی مناڵی خاوەن پێداویستی تایبەت دەرچێنە یان نا. بەڵام ئێستا بەم شێوازە امتحانت کرد دەرەچەیە دەرناچێ و کاتە ئەکەوێتە سەر مناڵەکە خۆی. شێوازەکانی ڕاست و هەڵەیە، هەڵبژاردنە، بۆشاییە، خەت بۆ ڕاکێشانە، وەڵامێکی کورت و درێژە، بۆ هەموو فئەکان شتێک دانراوە. ئێستا وای لێ هاتووە من وەکو مامۆسایەکی پەروەردەی تایبەت لە هەڵەبجا نزیکەی 50 مامۆسای پەروەردەی تایبەتمان هەیە. بەسپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە زۆر هاوکارمانە هەر لە پارێزگارەوە تا خوارەوە. بۆ نمونە لە ماوە قایمەتی هەڵەبجە بەرنامەیەکی کرد نزیکەی 50 قوتابی ئۆتیزم هاوکاری کردی نوخشەخان لەوێ دەستخۆشی لە یەکەم توانی هەر مناڵێک بڕێک پارە هاوکاری بکە وەکو هەدیەیەک بیدا بە پێداویستیەکی. کارگێڕی و ئیداریەکانی هەڵەبجە زۆر هاوکاری منن. ئەگەر هاوکار نەبن من ناتوانم. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ئێستا بەسپاسەوە لەوانەیە برادەرەکانم هەر لە زاخۆ و هەولێر و سلێمانی ئەوانە بزانن گویان لە دەنگی من بێ تاکە شوێنە لە کوردستانە کە ئیش لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت لە پێشوەخت لە باخچە لە سەرەتایی لە ئامادەی لە زانکۆش. یعنی زۆر مهمە لە هەڵەبجە تا زانکۆ ئێمە ئیشی لەگەڵاکەین. خۆی مهمیەکەی ئەوەیە مامۆسای پەروەردەی تایبەت لە سەرەتاییە هەیە بەڵام لە ناوەندیانە. بەڵام ئێمە لەوێ توێژەرە بەڕێزەکان زۆر هاوکارمانن. توێژەرەکان ئیدارە لەوانەیە کەم و کورتی هەبێ بەعزێ شوێن تۆزێ گرفتەکەم بۆ نمونە ئۆتیزمێک ئەیدیێژدێک بڕواتە مەکتەبەکەەوە گرفتی مەکتەبەکە دروست بکە تۆزێ ناڕەحەت بەڵام زۆر بە باشی ئیشەکانە ڕوان. باشە مامۆستا ئەم ڕێبەرەی بەڕێسان کە ڕێبەری مامۆسای پەروەردەی تایبەتە ئەکرێت بڵین بەگشتی باسان لێ کردووە وەکو ڕێنیشاندەرێک بۆ مامۆستانی پەروەردەی تایبەت یان جای کردووەتەوە مامۆسایەک لەگەڵ منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت کە ADHD هەیە چۆن مامەڵە بکات لەگەڵ مناڵێکە کە ئۆتیزمی هەیە چۆن مامەڵە بکات. لە کتێبەکەمان لەم کتێبە تازەیان ئەو کۆنەکەیانە 2010 تازەکە باسم کردو ئەڵێم چی بۆ نمونە ئێستا ئێمە ژووری سەرچاومانەیە غورفەت المەصادر. بۆ نمونە ئێستا من لە هەڵەبجە ژوورێکی گەورەم هەیە قاگ بەداخەوە شوێنەکان ینی وەزارەتی پەروەردە زۆر زەرورە کە ئیش بۆ ژووری سەرچاو بکە. مناڵی ئۆتیزم و ADHD قورسەکان نابێت لە مەکتەبا بن. بەداخەوە ئێستا لە هەڵەبجە سنتەرەکانمان نییە بەس ئۆتیزممانەیە ئەویش جەنابی کاکشێ عەلی دەستی خۆش بێ سنتەرێکی ئۆتیزمی بۆ کردینەوە ئێستا کاروباری کۆمەڵایەتی وەریان گرتووە و ستافێکی زۆر باش ئیشی لەگەڵاکەن. بەڵام خۆی ئۆتیزمی قورس نابێت لە مەکتەبا بێ ADHD نابێ داون نابێ. بەڵام ئێستا لە سلێمانی ئەوانە هەیە شوێنەکان نابیست و ئێستا ئێمە لە هەڵەبجە نابیست و ناگفتمان هەیە.
نابینامان هەیە خۆشبەختانە قوتابیمان هەیە یوسف محمود جەبار نابینای تەواو ئێستا لە مەرحەلە دوی زانکۆیە بەشی ئینگلیزی مامۆستا دواترینە سەرەوە بەڵام ئەمانە هەمووی بەیەکەوە بن مامۆستا بە یەک جۆر مامەڵیان لەگەڵا بکە یان پێویستە بەجیا مامەڵە لەگەڵ هەرێکیان کە باسی قوتابخانەی گشتگیرمان کرد ئێمە لە 2006ەوە بە سیستەمی قوتابخانەی گشتگیر وای لێ هاتووە هەموو قوتابیەکان لە یەک پۆلا مامۆسایشی لەگەڵاکە بەڵام ئەو مناڵانەی کە ئاستی سێن ئێمە سێ ئاسمانەیە ئاستی 1 و 2 3 ئاستی سێ قورسەکانن ڕاستەخۆ مامۆسای پەروەردەی تایبەت ئیشی لەگەڵاکە یا لەگەڵ یادانیشێ یا ئەیبا لە ژووری سەرچاوە ئیشی لەگەڵاکە لە وانەکانی وەرزش و هونەر و ئیسراحەتەکانە تێکەڵی قوتابیەکانی کاکە لەوێ بە یاریەکان یاری فکریمان هەیە نزیکەی 6-7 یاریمان هەیە سایمە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە توانی بۆ ئەم 6 قوتابخانەی ئەم مامۆستا بەڕێزانە لەم تقریبی 2 مانگە لەمەوە پێش 6 کەس بە وانەبێژ دانرای سەر لە هەڵەبجە کەس نەماوە داننرێت بە وانەبێژ لەوێ نزیکەی تقریبی 35 یاری بۆ هەر مەکتەبێک کڕی ئێران زۆر پێشکەوتووە لە بواری یاریکردنی و یاریە فکریەکانە بۆ مناڵی خاوەن پێداویستی بە تایبەتی ADHD و شەلەل دەماغ و ئۆتیزم یاریەکان ئیشی لەگەڵاکە ئەیهێن ئێمە ئەمانەوە بیانهێنینە ناو کۆمەلگا ئێستا من خۆم مناڵی ئۆتیزمم لایە 7 ساڵە لەگەڵمایە فێری چیم کردووە فێری تەوارێتم کردووە فێری جلگۆڕینم کردووە فێری نزیکەی 165 گوشەم کردووە فێری شتەکانی ڕۆژانێم کردووە بەڵام ئەبێ ماڵەوە هاوکارت بێ کۆمەلگا ئاسانکاریت بۆ بکە پێشتر قوتابخانەکانی هەڵەبجە ڕەمپای نەبوو زۆر بەیان لەبەرەوە کۆن بوون لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی پەروەردە و ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە توانیمان ڕەمپا و شوێنی ئاو خواردنەوە WC تەرتیب بکەین بۆ ئەو قوتابخانانەی کە ئەگەر تۆ کۆمەلگا ئاسانکاریت کرد بۆ مناڵەکە توانێت بخوێنێ خێزانەکان زۆر زەرور بوون بەڕاستی ئێمە لە ئەوەڵەوە نزیک پێش ئەم 10 ساڵە تەلەفۆنمان بۆ جەنابە دەکرد ئەمان وت مناڵێکی وات هەیە ئەی شاردەوە بەڵام ئێستا خۆشبەختانە پەروەردە یا ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە تەلەفۆنێکی بۆ بکە لە ماوەی 2 سەعاتە سەرجەم قوتابیەکان کە ئامادە بن لایەم زۆر باشە مامۆستا لەگەڵەوەی کە ساڵانێکی زۆرە ئەزمونت هەیە لەو بوارەدا منداڵ هەبوو لەوەی کە بێتە ئەو سنتەرانی ئێوە بەم ڕێبەریانە بۆی کە مامۆستاکە کارێکی تایبەت ئەگا لەگەڵ یا پەروەردەیەکی تایبەت بۆ ئەو مناڵە دابین کراوە لە قۆناغی قورسەکەیان ناڵێن کە ئاماژەت بەوە کرد لە قۆناغی سە قۆناغێکی قورسە بەڵام لە قۆناغە سەرەتاییەکانە ئەگەری هەیە کە ئەو مناڵە وردە وای لێبێت لەگەڵ منداڵانی ئاساییە بتوانێت لە خوێندن بەردەوام بێت و لە بواری پەروەردەیە بەردەوام بێت بەڵێ ئێستا لە زۆربەی قوتابخانەکانی هەڵەبجە بەداخەوە زۆر بەداخە لە هەڵەبجە ڕێژەیەکی 400 بەرەو ژوور قوتابی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە هەر لە ئۆتیزم ADHD داون شەلەل لە هەموو شوێنەکانە هەیە بەڵام بۆ حکمی ئەوەی ئێمە ماڵ بە ماڵە گەڕین وەکو مناڵی خۆمان هەڵسەکەوتی لەگەڵ هاکەین ئەیان هێنن بەڵام مناڵمان هەیە ئێستا زۆر بە ئاسایی قوتابیەکمان هەیە ناوی محەممەد بورهانە مەرحەلە 3 زانکۆیە شەلەلی کاملە بەسەریژەکە لە هەڵەبجێ تازە قۆناغی 3 قوتابیەکی کەمانەیە نابینای تەواوە لە مەرحەلە 2 زانکۆیە ئینگلیزی مناڵی کەمان هەیە 2 فاقە شەلەل نصف شەلەل لە 12 ئەمە جێی خۆشحاڵیە ئەمە بەڕاستی تۆ بەرهەمی خۆت ببینی من ئەڵێم هیچ شتێک مەحاڵ نییە من هەموو جارێم قسەیە دووبارەکەمەوە هیچ شتێک مەحاڵ نییە ئەگەر ببینی ابن الحەجەر بۆ دەرکرا لە وڵات وتیان کاکە تۆ کەسێکی ئیسفادە و نییە بۆ کۆمەلگا تا چوو لە ئەشکەوتێکا دانیشت سێرەکە دڵۆپە ئاوێک وردە ئەو بەردەڕەخە کوونەکە یعنی ئینسان کاتێکە لە دایگە بێ نەتەمەڵە نە هیچ گرفتێکیە بەڵام مناڵمان هەیە خاوەن پێداویستی لەوانەیە درەنگ فێربوونی هەبێ یا بڵێن دواکەوتنی گەشەی ژیری هەبێ پێویستی بەوە هەیە مامۆستا ڕاستەوخۆ جارێک 2 جار 3 جار لەگەڵ یابێ تاوای لێت بێتە کۆ من لە قوتابخانەی یەکێتی برایان 8 قوتابیمانێ شەلەل دەماخە ئۆتیزمە دواکەوتنە ئاوارەی سووریمان لایە دواکەوتنی گەشەی ژیریان مامۆستا واتە فێرنەبوون نییە بەڵام ڕێگەی جیاوازی لە پەروەردەی تایبەتە هیچ شتێک مەحاڵ نییە ئەمە ئێمە لە لوبنان دەورەیەکم بینی باسی ئەوە کرا کە هیچ شتێک مەحاڵ نییە جارێ لە پەروەردەی تایبەتە نانیە بە هیچ شێوەیەک نانیە ئللا تۆ من نامەوێ مناڵێکی ئۆتیزمی شەبەنگی ئۆتیزمی هەبێ و قورس بێ بیکەم بە پزیشکێ بیکەم بە مامۆسای ئەمەیە بێنمەوە کۆمەلگا بالفعل واشی لێ هاتووە ئەو مناڵە ئەتوانێ
ئەو شتانەی ڕۆژانەی خۆی جێبەجێ بکە پێویستی بەدایکی نەبێ پێویستی بە باوکی نەبێ شتەکان زۆر مامۆستا شوێندەست دیارە بێگومان و هەر بە بۆنەی کارکردنی بە ڕێزدەوە ڕێز و سوپاسی زۆر گرتووە ئەگەر باسی ئەو ڕێز و سوپاسانە بکەین هەر نمونەی کارەکانی تۆ ئەو خوێندکارانان کە یان ئەو مناڵە خاون پێداویستی تایبەتانان کە بەڕێزت باست کرد ئێستا لە زان کۆن من سپاس بۆ پرسیارەکە من بەڕاستی زۆر دڵخۆشم لە هەڵەبجا لە هەمووی کوردستانە بەهۆی ئەوانەوە من ناسراوم نەک بەهۆی خۆمەوە بەهۆی ئەو مناڵانەوە من ناسراوم ڕێزێکی باش لە من ئەگیرێ سەبارەت بە سوپاسەکان لە 2006 کە بڕیار درا پەروەردەی تایبەت هەبێ هەر لێو ڕاستەوخۆ و کاتی سەردەمی دکتۆر دڵشاد بوو بڕیاریدا کە ساڵانە سوپاس بە مامۆستای پەروەردەی تایبەت بدرێ بازێ شتێک کرا هەر لەو کاتەوە سوپاس ئەدرێ بە مامۆسایانی پەروەردەی تایبەت و لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکەمانە پەروەردەی هەڵەبجەوە من ساڵانە لەوانەیە 2 سوپاس 3 سوپاس لە پەروەردە وەربگرم سوپاسێ 2 سوپاس لە وەزارەت وەربگرم سوپاسەکانم لە ماوە باسم کرد لە قوتابخانە داوای ئەوەیان کرد کە سوپاسەکان بێنین سوپاسەکانم ئەوەندە زۆر بوون جا من بۆ هەموو شتێ فایلێکی تایبەتی خۆم هەیە بردم بۆ مەکتەب وتیان کاکە وەڵا ناتوانانی ئەوانە هەمووی کۆپیکەین یعنی ئەوەنە زۆر بوون یعنی مای شانازیە کە تۆ ئیشێ بکەی بەس بە دڵسۆزانە بیکەی حەزی من خۆم حەزم لێتی ئێستا من خۆم منداڵم نییە کە منداڵم نییە هەڵ ئەسم ئەو مناڵانە بە مناڵی خۆم دانێم لە مەکتەب لە خەسەخانە لێرە لە هەر شوێنەتۆی مناڵێک و بینی بە مناڵی خۆت هەڵسوکەوتە لەگەڵاکرد سەرکەوتووە بی دەست بێنە بە سەریا ئیشیان لەگەڵا بکە بەگوێ دەکەن لێت ناترسن ئیشەکانە دەڕوا دایک و باوکەکە سیقەیان بە تۆ بێ ینی زۆر مهمە ئێستا ئێمە مناڵ وەکو ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ساڵانە ئەبین بۆ شوێنە دوورەکان یعنی ئەم باوکو دایکە تەلەفۆنێکیشو بۆ ناکەن ئەرە مناڵەکەم چی لێ هات ئەرێ بۆ نەهاتۆ ئەرێ بۆ درەنگە ساڵانەیان هێنین بۆ چاویلانیان بێن بۆ شوێنەکان ئەوەنە دڵسۆزی لەگەڵیانە زۆر یعنی زۆر هەتا بتوانیم ئەوەنە مرتاحم من چووکە بەیانیتانی وەڕۆ پار نزیکەی 156 قوتابخانەم هەبوو خۆم بەتەنیا هەر 156ەکە ڕۆشتم شوێن نییە لە کوردستانە من سیمینارم بۆ نەکردبن و ئیشم لەگەڵ شوێنەکانە نەکرد بێ سەبارەت بە پەروەردەی تایبەت 6 مامۆساکە دامەزران ڕاستەوخۆ من خولم بۆ کردنەوە نایە ینی هەرچەند خەریجی پەروەردەی تایبەت نیم بەڵام بە حکمی ئەوەی کە چەند ساڵێکە بەردەوام لەگەڵیانە ئەتوانم خزمەتەکەم زیاتر و بە دڵسۆزانەتر بکەم زۆر باشە لەگەڵەوەی کە ئێستا تۆ هاوکارێکی زۆر باشی خێزانەکانیژی بە خۆش لە سەرتا ئاماژەت بەوە کرد کە لە پێشووتە لەوانەیە کۆمەڵە خێزانێک هەبوو بێت لەوەی شاردبێتیانەوەی کە مناڵەکان خاوەن پێداویستی تایبەتە بەڵام ئەکرێ بڵێن کە ئەمانە ئەگەر بێنە پەروەردەی تایبەتەوە هەندێک جا کە ناو خێزانەکەی بمێنەوە لەبەرەوەی کە تێگەڵ بە کۆمەلگا نابن تێگەڵ بە هیچ لایەنێک نابن هەندێک جار لەوان دایک و باوکەکە لەسەر حەقیش بن لەبەرەوەی کە تێگەڵ بە کۆمەلگا بن هەندێک جارە بینین کە بۆ هەندێک کار بەکارهێنرێن هەندێک کەس بەو کاری نەگونجاو بەکاریانهێنن بە تایبەتی کە ڤیدیۆیانەکەن و لە سۆشیال میدیا بڵاویانەکەن و کەمە دووبارە ئازارێکە بۆ دایک و باوکەکان چکە لەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە ئەمەش دووبارە ئازارێکی دیکەیە ئەتوانین بڵێن ئەم سەنتەرانەوە ئاکات لەوەی کە وەکو خۆت ئاماژەت پێکرد ئەم دایک و باوکە زۆر هەست بە سەلامەتی بکەنەوەی کە مناڵەکەیان لە شوێنێکی گونجاوە هەست بەوە بکەن کە مناڵەکەیان لەلایەن هیچ کەسێکوانێ ڕوبەڕوو هیچ کارێک نابێتەوە خۆی پرسیارەکە جوانە دەست خۆش من ئەڵێم ئەو کەسانەی کە ئێستا ئێمە لەسەر شەقامەکانیان بینین یا بەخشراوە ئازیزەکان یا ئەو ئۆتیزمانی کە ئێستا لە دەست دەرچوون ئەڵێم ئەگەر لە سەرەتاوە تۆ تەسلیمی منی بکەی تەسلیمی منی کە ئێمە سنتەری پێشوەختمانەیە لە هەڵەبجە ئەگەر تۆ لە سەرەتاوە تەسلیمی منی بکەی ڕاستەوخۆ من وای لێ یەکەم کە بیێنمە ناو کۆمەلگا وای لێ نەیەت کە ببێ بە شوێنی گاڵتەجاری خەڵکو و وای لێ بێت کە مناڵێکی خراپ دەرچێت ئەم فکرە وای لێ کردو ئێستا ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە خەڵک تۆزێ لە خۆیەوە سەڵ ئەکات لە ڕێکخراوی کەمەندامان و بەڵام ئێستا وای لێ هاتۆ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بۆ بە شوێنێک بۆ هەمویان ئێستا دەورە لەو ڕێکخراوە بۆ مامۆسای مزگەوت بۆ دکتۆرەکان بۆ ڕاگەیاندنەکان یعنی وای لێ هاتووە بە شوێنێکی فێرکاری وای لێ بێت کە وتە قوتابخانەی گشتگیر جا نەکرێتەوە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ مناڵێکی کە بازێ خەڵک هەیە ئەڵێ مناڵانی ئاسایی نەخێر ئاسایی نی مناڵ خاوەن پێداویستی ئاساییە ئەبێ بناڵی بڵێ مناڵی خاوەن پێداویستی تایبەت و مناڵەکانی تر پێداویستیەکیە ئێستا ئەمە ئەم سێ بەڕێزە لێرە هەرسێکمان لێرە دانیشتون ئێوەش خاوەن پێداویستی تایبەتن
هەیە چەپلەرە هەیە چاوی کزە هەیە حەزی لە خواردنێک نییە هەیە زمانی ئینگلیزی نازانێ کە تۆ بڕۆی بۆ شوێنە پێداویستی بە شتێکەیە لەوێ کەم ئەندامیش جایە کەم ئەندامی ئەندامێکی جەستت کەمە پێویست بەوە هەیە کە تۆ زانێکە یا دەستێکرد نییە یا قاچێکرد نییە ئەو کەم ئەندامیە بەڵام خاوەن پێداویستی تایبەت هەمووی کۆمەلگا خاوەن پێداویستان بەڵام سێ قۆناغمانەیە ئەوە یەکەم هەمومانین دووەم ئەوانن کە تۆزێ گرفتیانەیە سێمین قورسەکانن ئاسیسیان ADHD ئۆتیزمە داونە شەلەلە قورسەکانن یعنی ئەگەر تۆ دایک و باوک مناڵەکەی شاردەوە دوای خۆی زەرەرەکە من خەڵکم ئەناسی پێشتر مناڵی هەبوو بە زنجیرەی بەستەوە بەڵام ئەگەر لە ئەوەڵەوە ئەم بەرنامە هەبوایە دایک و باوکەکان خۆی زۆر تۆ زەرورە کۆمەلگا پێش هەموو شتێک خەڵک ڕۆشن بیر بکرێ خەڵک بە عیبەی نەزانی نەڵێ وەڵا مناڵەکەی فلان کەس دکتۆر فلان کەس مناڵەکەی ئۆتیزمە مناڵەکە عیب نییە ئەوە هیچ عیب نییە و شانازیە ئەمە بە شێوازەکان خوای گەورە ئینسانەکان بە هەموو شێوازە تاقیەکاتەوە هەیە مناڵی نایەت هەیە مناڵی کچی ئەیاتێ هەیە کوڕی ئەیاتێ هەیە هیچ کامی نایەتێ هەیە خاڵ پێداویستیەکی هاتێ درەمە ژیانە بەڵام ئەبێت تۆ بتانی لە ژیاندا نەبڕێ ژیان بەردەوامیە بەردەوامی بە ئیشەکەت بدەیت دایک و باوکەکانی سەوای لێ هاتووە بە خۆشحاڵیەوە ڕاستەوخۆ خۆیان مناڵەکانیێنن لەبەرەوەی ئەگەر مناڵێکی ئۆتیزم لە 2 ساڵیە لە زیاتر تا نەگاتە 5 ساڵ و 6 ساڵ هەتاوەکو مناڵ بێ ئێمە زیاتر دەتوانین ئەمە گرنگە مامۆستا کەواتە گەشتونێتە ئەوەی ئەمانجەکەی خۆی پێکاوە ئەم پەروەردەی تایبەتە ئەم پەروەردەی کە بەڕێستانەیکەن خۆتانی پێوە هیلاکەکان دایک و باوکان هاتوونەتە سەر ئەو ڕێڕەوە و کە مناڵەکەیان خاوەن بەداویستی تایبەت بێ هەر حاڵەتێکی هەبێت ئەتوان ڕێفێر بێت بە تەکید ئەگەر دایک و باوک ئەگەر دایکسە من لە قوتابخانە بڵێن مناڵی ئۆتیزم بە قورسم لایە ئەگەر دایک و باوکەکە هاوکارم نەبێ ئیدارەکە هاوکارم نەبێ کۆمەلگاکە ئاسانکاریم بۆ نەکە ئاسان گەیشتن و ڕەمپان بۆ دروست نەکە هەموو جارە باسی قوتابخانەیەکەکەم قوتابخانەیەک هەبوو لە هەڵەبجە لەگەڵ مامۆستا مەریوانە بەرپرسی ڕێکخراوی کەمەندامان سەردانی قوتابخانەمان کرد سێرەکەم مناڵێک لەسەر وێڵچێرێک دانیشت و ئاوا لە دوورە سەیرەکە چوومە پاڵی سێرەکەم سەیری ساحای یاریەکە مناڵەکان یاریەکەن و ئەمیش ناتوانێت لەوێەوە یەکسەر بۆمان دەرکەوت ئەم مەکتەبە زۆر زەرورە ڕەمپای بۆ دروستکەی هەر لەم نەمان بردە نەی بردە دەڕۆژ ڕەمپامان بۆ لای حانوتەکەشی کرد لای ساحەکەشی کرد مناڵەکە دوای ماوەی چون سێرەکە چوەتە ناوینەکەەوە مامۆستا یاری پێەکە شتێک هەیە لێرە حەزەکەم باسی کە من بەڕاستی سەرجەم قوتابخانە سەرجەم کارگێڕی قوتابخانە مامۆساکان هەمویان هاوکارن لەنا هەمووشیاندان مامۆسای وەرزش و هونەر زۆر زەرورە مناڵێک کە سیر بکەم یاری مناڵەکانی کە هەموو یاری بکەن ئەم مامۆسای وەرزش سێرەکە مناڵەکەی داناوە لە سوچێکا هەست بە کەمی بخۆنە ئێستا ئەنواع یاریمان هەیە بۆ مناڵانی خاوەن پێداویستی بە وێڵچێر بێ بە هەرچی بێ مامۆسای هونەری زۆر زەرورە بگەڕێ ئێمە ساڵانە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بە لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە مامۆستا سۆران زۆر هاوکارمانە یەت خولەکەینەوە خولێکی دوومانگی کە عوتڵەکەیە لە 1.6ەوە بڵێن تا 1.8 پێش ئێمە ئامادەیانەکەینەوە مناڵانە بۆ کوردی بۆ ئەیان بین مناڵی ئۆتیزم و ADHD بردووەتە ناو مەلەوە مەلەوانە مەلەوانگەوە توانی وێتی باوەڕتان هەبێ ئەو کوڕە نابینا کە باسی یەکەم من خۆم مەلەم نایەزانی سێرەکەم ئێمە 3-4 مامۆستا و 2 مدەڕی بیشمانەیەکی کوڕێکی کچ سێرەکەم وتی مامۆستا تۆ وەرە لەگەڵ ما یوسف کوڕەوتم من یوسف ناوێرم وتی تۆ وەرە لەگەڵ مناو یوسف خۆی نەیەبینی باوەڕکە لە 1 مەترەکە بۆ 3 مەترەکە ئەو وای لێ کردە منیش فێری مەلە بوو نەئەترسا ئەو نەیەبینی زۆر ئاسانە چونکو ئاو عادەتێکی خۆ بەرە دەستی تەواو بێخەمی زۆر زەرورە وانەی هونەر وانەی وەرزش وانەی کارامەیی سە کارامەیەک دانراوە بەڕاستی ئێمە 1-2 ساڵە مامۆسای کارامەیی زۆر هاوکارمانە کارامەیەکان لە ناو کارامەیە بواری پەروەردەی تایبەتی تیانە بەڵام ئێمە لە ڕێکخراو خولمان بۆ مامۆسایانی کارامەیی کردەوە پێمان وتن ئێستا ئیمساڵ ئیشی وا کراوە لە ناو مەکتەبەکانی هەڵەبجا یعنی لە عەقڵی منیش قەت هەستم بۆ هینەنە توانای ئەو مناڵا دۆزی زۆر یعنی تواناکەی مامۆسایەکی هونەر بگەڕێ بنا کشێکمان هەبوو شەل دەماغ بە حاڵ دەستی نەگەی یەکەم ڕەسامی هەڵەبجە دەرچوو کەسمان هەیە لە ناو هەڵەبجا کەسی زۆر یعنی هیچ بەس دەسەکانی ئیشەکە یەکەم ڕەسامە مامۆسای وەرزش ئێستا فیستیڤاڵەکان ساڵانە لە فیستیڤاڵی هونەری وەرزش من چاوی بەڕێوەبەرایەتی هونەری وەرزشی ماجەکەم کە
کە هەر ساڵە فستیڤاڵەکرێ مناڵانی ئێمە لە پێشینەن لە پێشی بڵێن ئیش و کارەکانیانەوە مەراسیمەکانەوە هیواداری نمونێک و بەڕێز زۆر بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونێ زۆر